هاوشێوەی گەرماکەی شارەزۆر جوتیارانی سنوورەکە لە گەرمەی دوورینەوەی بەرهەمەدانەوێڵەیەکانیانن بەتایبەت گەنم. سەرەڕای کەمبارانیەکەی وەرزی بەهار، بەڵام خاوەن بەرهەمەکان لە بەرهەم و بڕشتی ئەم ساڵی بەرووبوومەکانیان ڕازین. بەو پێی یەکبەدا تا 1/35 بڕیوە. باشترین زەویش ئەو زەویانن کە دەکەونە نزیک ڕووباری سیروان و بە ڕووبارەکە ئاو دەدرێن و بە بەراو ناسراون. وەکو دروێنەی ئیمساڵ وەکو ساڵان بڵێن گەرمەکەی باشترە بەس پارە شەکات وەکو پارە وەکو فەلاعی شارەزۆر لەخوا بە زیاگەرمی شارەزۆر ئیمساڵ باش بووە. لەوت بەروومەکەشی هیوا هەیە ئەیباتەوە ماڵی وای هەیە ئەیبا بۆ سایلۆ و هیوا هەیە هەڵێک دێت تا ساڵێکیکە. وەڵام درەنگکردنی بارانم تۆزێک کێشە وەکو کێشە بۆ شارەزۆر باشتر بوو، ینی بۆ گەرمیان خراببووە، بۆ شارەزۆر باشتر بوو لەخوا بە زیابێ. دوای چنینەوەی بەرهەمەکان قۆناغی کاکوتین دەست پێ دەکات. دوای کوتینی کاکەش هاوشێوەی گەرمەکە، بەڵام بە ڕێژەیەکی کەمتر ئەو بەرهەمە بڕە پارەیەک ساغ دەکرێتەوە و بە خاوەن ئاژەڵەکان دەفرۆشرێت. هاوشێوەی تەواوی تێچووەکانی دیکە قۆناغی دوورینەوەی بەرهەم خەرجیەکی زۆر لەسەر جوتیا دروست دەکات. بەو پێی کاتژمێرێکی کارکردنی دەڕاسە بە 100,000 و کاکوتینی تراکتۆریش لە هەمان ماوە 40 بۆ 50,000 دیناری دەوێت. دوای کاکوتین بەشێک لە جوتیاران زەویەکانیان بەڕووی ئاژەڵدارەکان داواڵا دەکەن تا لەو ڕێگەیەوە ئالیک بۆ ئاژەڵەکانیان چنگ بخەن. بەشێکی دیکەشیان دوای کاکوتین ڕاستەوخۆ وەردی زەویەکانیان دەبڕن و بۆ ساڵی ئایندە ئامادەی دەکەن. ئێستا ئێمە لەم دەشتە لە کاتی ئەوین کە سروتەکەی کۆ ئەەکەینەوە، جاران سرود کۆ ئەکراوە ئەکرا بە خەرمان و دا ئەنرا پاییز ئەکوترا و ئەبراوە بۆ ماڵەوە، ینی ئەوەشی کە پێویستی پێی نەبووە هەر لەو دەشتا ئاژەڵی خوارد. بەڵام ئێستا ئەوە نییە، ئێستا هەر کەسێ سروتەکەی پێویست بێ هەر جوتیاری خۆی ئاژەڵی هەبێ لە ماڵۆ سروتەکەی کۆ ئەکاتەوە و مەکیاین هەیە لە جیاتی کۆکردنەوە مشتێ خۆی خڕی ئەکاوی کوتێ و بۆ تەکاتە ئەوەی ماوە بکرێت تەقسیم کرێ و برێتەوە بە ماڵەوە. ئەوەشی کە جوتیاری واش هەیە ئاژەڵی نییە، ئەو ئەوەی کەنێ ئاژەڵیان نییە ئەیفرۆشن. قەزای شارەزۆر خاوەنی نزیکەی 160,000 دۆنم زەویە و نزیکەی 60,000 بە بەرهەمی دانەوێڵە داچێنرا بوو. لە ئێستاشدا بەهۆی نەبوونی سایلۆ جوتیاران ناچارن لەسەر شەقامەکان بەرهەمە ئاڵتونیەکانیان ڕۆبکەن. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزۆر.